مدواي خالي وتام العيش خدام عيالي من تعبنا مدواي خالي وتام العيش خدام عيالي أي وفاتك جفا بيان ذنياتهم أرجله يزيدوك يا دامك كوتشي عرم كوتشي فورا بهار خيام برام فورا كوتشي عرم كوتشي فورا بهار خيام برام فورا عقربي كاسين كره بمرك عقداكم شسر نقدر شنكا يا رب لمن كودا لمن كودا
بەناوی خوای بەخشندە لەم بۆنەیەدا بەڕێزەوە هەوڵ و کۆشی ماملێ و سەرجەم ئەو هونەرمەندە ڕەسەنانە دەنرخێنین کە بەدەنگی زڵاڵ و لێ هاتوویە هونەریە جۆرا و جۆرەکان خزمەتی هونەری ڕەسەنی کوردەواریمانیان کردووە و هەرێک بە جۆر و شێواز و لێهاتووی خۆی گزارشتی لە سروشتی دڵڕفێن و حەزی خاوێن و ئاواتی لە چاڵنراوی مرۆڤی کورد کردووە. پاراستنی ڕەسەنایەتی هونەرەکەمان بە جانێکی هاوچەرخانە وەفاداریە بۆ چەندین ڕێبواری وەکو ماملەیە کە لە مێژووی کۆن و نوێی هونەر و گۆرانی کوردیدا سەریان ناوەتەوە گەشتە کردو بێت هونەری ڕەسەنی کوردەواری دەنگی یەکگرتووی ڕادیۆی یەکگرتووی ئیسلامی. بەڕێزان ئێستاش فەرمونون لەگەڵ تیپی مۆسیقای هونەرمەندە ملیەکان بە هاوکاری ئاسۆ ماوەتی و عەبدولیما ملێ. سلام